ئەی چۆن گیانە با ئیتر نەڵێن ئافرەت زەعیفە. من هیچ ئیشە بەلام و قورس نییە چکە حەزم لە ئیشکردنەیە خۆم. هاڵخان سڵاو لێ بێ پیرۆزە نووسنگی خانوبەرە. سڵاوتان لەبێت سەرەتا بە خێراتتانەکەم زۆر سپاستانەکەم مەمنونم. چۆن بۆم بیرۆکەیە بابەتیان قارات ئیشی پیاوانە چۆن خۆت داوە لەمە. ڕاستە ئەوی ڕاستی بێت هەستمەکە نزیکە لە ئیشەکەی خۆمەوە بە حکمەوەی کە مەسەرەن مشترێکە هات بۆلام ئەی من شوقەیەکەم من شوقەکە تەسیسکەم و دیسانەوە بێمەوە بکرێ منیش شوقەکەمان کە بۆ تەسیسە کرد بە کۆمەڵێک ئەساسمان بۆێنە ئەساسەکان مەڵین کە بۆ ناوماڵە بوو ئەوانە هەمووی های کوالیتی نەبوو عادەتەن کە تۆ شوقەیەکە ئەی بکرێ شتێکی زۆر فاخری بۆ دانانی زۆر گرانی بۆ دانانی چکە شوقە هی کرێدانە شی هەرزانمان بۆ هێنا اینجا لەگەڵەوە هەوڵمان بۆیە کە بینەوە بکرێ بۆیە من هەوڵم ماوتم هەستەکەم لە ئیشەکەی خۆمە نزیکە و حەزیشم لە ئیشکردن هەیە بەردەوام من کەسێکم بەردەوام حەزەکەم بجوڵم حەزم لە ئیشکردن هەیە حەزەکەم بەژۆڵ بم ئیتر بۆیە بیرم کردەوتم بۆچی لە ناو شوێنەکەی خۆمە لە ناو شۆڕمەکەی خۆمە بەشێک جانەکەمەوە بیکەم بە عقارات هەم بۆ فرۆشتنی زەوی هەم بۆ کڕینی هەم بۆ تەسیسکردنی خانوو مەسەلەن مشترێکی ئەڵێ من لە ئەوروپا و تەلەفۆنە کاڵم پێویستم بۆی هەواڵخان خانوویەکم بۆ بکڕی و بۆشم تەسیسکەی بە کاملی ئێمە بۆ ئێمە ئاسانترە ئەگەر خۆمان نووسینگەمان هەبێ عقاراتمان هەبێ هەڵبەتە خەڵک خانوو ئەهێنێتە لامان ئێمەش لەو کاتەیە خانووەکەی بۆ ئەکڕین و بۆی تەسیسەکەن و ئەینە دەستی بە کاملی ئاسانکاریە. ئەمە قورس نییە بۆ خانمێک ئەم بابەتە هیچ ئیشی قورس نییە گەر تۆ بە هەوڵ و بە جوهدی خۆت و هەوڵ بیت و ئیشەکەت بەلاوە خۆش بێنە ئیشەکەت خۆش بێنە من هیچ ئیشە بەلام و قورس نییە چکە حەزم لە ئیشکردنەیە خۆم. چەند ڕۆژەکە دووتەوە تقریبا هەفتەیەەکە چی فرۆشتووە. وڵی لە ڕاستی هیچمان نەفرۆشە بەڵام کۆمەڵێک شتمان زۆر بۆ هاتووە تۆ فرۆشتن هەرەوە نیە خێرابی فرۆشی ئەوەیە کە خەڵک سیقەت پێ بکوی دایات مەسەرەن تۆ کۆمەڵێک شتە هێن نەلات وەکو خۆی بیڵی بە کڕیارەکە مەسەل من ناکری خانوویەکم بۆێنن بەڵام ئەم خانووە مشکلی نیە لەوانەیە کۆمەڵی کێشەیە بێ بەو کەسی کە ئەیکڕێت لە من بۆی سیقەپەیەکەم ئەبێت وەکو خۆی پێی بڵێم ئەم خانووە کێشەکانی ئەوەیە مشکلی ئەوەی هەیە تا ئێستا هیچمان نەفرۆشە بەڵام نەخوا بەزیاد بێ کۆمەڵێکشی زۆرمان بۆات چکە تازە ئیجازەکەمان وەرگرتووە. باشە هەندێک لە خاوەن نووسینگەکان گلەی ئەویان لێکرێ لە زیان لێ سەروی ئەم گلەیە هێڵی نائیشەڵە هەوڵ ناکەم هەوڵێم هەوڵ بەم ئەو گلەیە نەهێڵم حەز ناکەم ینی کەس گلەیم لێ بکات چکە من بەردەوام لەگەڵ مشتەرەکانی خۆما وەکو هاوڕێوام هەر ئەوانشی کەێن بۆ ئیشەکەی ئەو دی و مۆبیلیاتەکەم زۆر کۆنتاکتم هەیە لەگەڵیانە وەکو ڕەفیقوام لەگەڵیانە ینی ئەبین بە خزم دوایی ئەو نەتێکەڵە بین حەز ناکەم غەدر لە کەس بکەم حەز ناکەم پاریزیا لە خەڵک بسەنم پێم بڵێن پاریزیا لێسەنەوە ئەو شتم نییە من بەخوا. چی بە خانمانەڵێیت کە ساڵانێکە بۆ هەندێک لە ئیشەکان بوون لە بابەتی نووسینگی کڕین و فرۆشتی خانوە چەندی بابەتی ترە خانمیتیانە بۆ چی بە خانمانی ترەڵێت چۆن هەنگاو بنێن. بەڵێ پێویستە کات هەموو خانمێک لەسەر پێی خۆی بۆستێ نەترسێت ڕاستە ئیش ڕیسکە بەڵام خۆ هاوکاری دەکاتەوە گەر ئیشەکە بە پاکی بکەی هەڵبەتا خوایەکەیە لەسەر هەمومانەوە کە هاوکاری خانمانەکە دیارمەتیمانەیە خوا کە سەری دروست کرد ڕزقی شەیە ئیشەڵڵا هەموو خانمێک هەر ئیشێکی ویست بیکات ینی بەڕێی من نەترسێ لە ئیشکردن لە لای وەکو منوا بن مەسەلەن ڕاستە زۆر جار قەلەقە بم خەوم لێ ناکەوێت ئەترسم لە ئیشەکە بەڵام کە سێرم کردووە خوا ئاسانکاری وای بۆ کردوم کە ئیشەکە بە ئاسانی هاتۆتە بەردەستم چکە هەموو ئیشێکە بە پاکی کرا خوا یارمەتیت هەیە. نووسراوە عقاراتی هەواڵ مڵک نای دوکانەکە بەم شێوازێ بۆ نای عقارات تامەکارێنە ئەبێ هەر عقاراتە بێ خۆی نووسینگەیە بەڵام ئەبێ عقاراتە بێتیایە ئێستا قانون نووسینگەکان وایە ئەبێ عقاراتە بێ مثاڵی عقارات یعنی ئێستا بۆ بە عادەت کە ئەچی ئەڵی نووسینگە ئەڵێ ئەبێ عقاراتەکەی لەگەڵ هەبێ لەبەر عەرەب زۆر جار عەرەب بژێتە شارەکەەوە ئەی بینێ ئەڵێ عقاراتی هەواڵ مڵک لەبەر خاتری عەرەبە ئەم بابەتە وا هەستەکەم چکە ئێمە کە دەستمان کرد بە دەرهێنانی ئیجازەکە وتیانە بێ عقاراتەکەی پێوە بێ نازانم لە چۆ لە هەموو دائیرەکان کەیشمان هەموو دائیرەکان بەڵێ عادەتەن هەموو نووسینگەکانی ژەگەر ببینی نووسراوە عقارات زۆر جار نووسینگەکان کە نووسینگە بێ ئەوە کۆنە ئیجازەکەی هەڵبەتا ئەگینایسا عقاراتە نووسا عقارات هەر بێ عقارات بێ نازان بۆچی ئەوە لە ئیشەکەی ئێستا بەڵێ خاوەنی عقاراتی بەڵێ سەری خار و شۆخە چۆرە ئێستا لە سلێمانیا وەڵاهی چۆنە واللهی بە حکمی ئەوی کە شوقێکی زۆر کراوە لە ئێستا باشە نزمە زۆر بەرز نییە باغ نزم بۆتەوە مەسەن ساری باغ نزم بۆتەوە نرخی شوقە نزم بۆتەوە خان و عینەش بە هەمان شێوە بەڵام کێشەکە ئەوەی پارەکە نەماوە لەبەروی ڕاتب نییە ئیشکەم بۆتەوە ئەگینا بە عام بەرز نییە چ شتێ زیاتر ئەفرۆشێت ئێستا بازاڕی سەریعە خانوو
خەڵک خویاوە چەخان و بەڵێ شوقە لە پرۆژەکانە هەیە ئێستا شوقە بە حکومەوەی کە پێشەکێکی کەمەی تومانگانە بەڵام خەڵک حەزی لە خانووە ئێمە چونکە فێری ئەوە نەبووین بچین لە شوقەیە بژین بەڕاستی خەڵکی ئێمە حەزی لە خانووە حەزی لە تەختەش خانوویکی تەختیە بێت باخ و باخاتە بێ ئەوەی کە لە ماڵەوە بێ بەردەوام شوقە قورسەبەوەی چونکە تۆ لە چوار دیوارایی ئێمە ڕانەهاتوین بەڵام یەکێکیۆکو من بەیانی ڕۆم ئێوارە ڕۆمەوە بۆ ماڵەوە ئێمە دەرەوە شەوە ڕۆمە ماڵەوە لە شوقەشا بم ئاساییە بەزێکێک ئافرەتێک خانمێک ئیشی نەبێت لە ماڵەوە بێ بەردەوام بۆ شوقە تۆزی قورسە. لە ساڵانی ڕابردووە لە چەند ساڵی لەمە پێشە بازاری شوقە خێراتر بوو زووتر ئەفرۆشرا یاسامان پێچوانە بۆ تۆ ئەزانی بۆچی من خۆم بە تەسەوری خۆم وا هەستەکەم لەبەر خاچی ئاو کارەبا خەڵک ڕێ کردە شوقە ئاو نەبوو کارەبا نەبوو مەسەلەن خەڵک و ترسی دزین و دزوشی هەبوو بەڵام ئێستا شارەکە ئەمینە ئەمەیەک ئاو کارەبا بۆ بم 24 ساعتێک کاتژمێرەکە لەبەرەوە خەڵک پێویستی بۆ نییە پێویستی بە ئاو کارەبا هەبێ ئەچێتەوە خان و حەزی لە خانووە.